مام غەفار پیاوێکی خەڵکی ناوچەی هەورامانە و نزیکەی 28 ساڵە پاسکی لێ دەخڕێت. هاتووە لە پرۆژەی خورماڵ دۆستی ژینگەیە پاسکیلێک بخوازێت و کارەکانی خۆی پێجێبەجێ بکات. پاسکیل من خۆم وەکو خۆم ئیسفادەی زۆرم لێ کردووە. یەک بۆ کێشدا بەزاندن هەموو ڕەمەزانێک کاگەمین لەوە چێ بزانێت خورماڵی زۆری بڵێن بەیانیان کە هێن بۆ مزگەوت دەمبینن. نزیکەی ساعتی 20 دقەیە لێ خوڕم هەموو ساڵێک بەلای کەمیوەک 5 کیلۆ 7 کیلۆ دابەزێنم. ئەمە یەک لە دوایەوەش بۆ جەستە جاری وا بۆ پشتی مێشی کردووە جمگەکانی مێشی کردووە کە پاسکیلە لێ خوڕیت کە دابەزیت هەست ناکەیت تا ماوەیەک ئێش هەیە. ئەم پرۆژەیە پێشنیاری چەند ژینگە پارێزێک بووە تا پاسکیل لە خورماڵ بکرێتە کەلتور. سەرمایەدارێکی خورماڵیش پاسکیلەکانی دابین کردووە و خەڵکیش بێ بەرامبەر بەکاریان دێنێت. پاش ئاراستەکردنی بیرۆکەی پرۆژەکە لەلایەن دکتۆر محەممەدی خانیەوە بەڕێز حاجی تایر سەرگەتی بەسپاسەوە ئێمە سپۆنسەری ئیشەکە خرا ئەستۆی حاجی تایر سەرگەتی خۆی ڕۆژانە پاسکیلەکان بەکارهێن هاوڵاتی و پرۆژێکی خێریە و دواتر ئێنێتەوە شوێنی خۆی. چالاکوانە دیارەکانی ژینگە بە گرنگیەوە باز لە پرۆژەکە دەکەن و بە هۆکارێکی گرنگی دەزانن بۆ پاراستنی ژینگە. بەڕێوبەرایەتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجەش کارمەندێکی بۆ ڕایکردنی کارەکانی پرۆژەکە دابین کردووە. ئەم ئینسانە جۆرێکە ئەگەر خۆی نەخۆشکەوە ڕەنگە گرنگی نەداوە لێ وەختی مناڵەکانی نەخۆشەکەوێ حازرە بێ ژیانی بدات. ئەگەر ئێمە بزانین مناڵەکانمان ژینگەیان پاک نەوێت ژینگەیان ئاهۆن نەبێت تەندروستیان جێگر نەبێت تووشی خەسارە بین لەخۆ ئەبێ بگەڕێن بە دوای پێشکری لەم شتەوە. پێشکری لە ژینگەیەکی ناپاک لە تەندروستیەکی خراپ یەکێ لە ڕێگەکانی پاسکیلە. لە پرۆژەکەدا ژمارەیەک یاسا و ڕێنمایی دانراون. ئەو کەسانی کە پاسکیلیان پێویستە دەبێت ناسنامەیەک دابنێن. دوای تەواوبوونی کارەکانیان پاسکیلەکە دەگەڕێنەوە و ناسنامەکە وەردەگرنەوە. پرۆژەکە لە ناو سنتەری خورماڵدایە کە ڕێگای سەرەکی ژمارەیەکی زۆر لە ناوچە گەشتیاریەکانی هەورامانە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، خورماڵ.